پێکدادانی نێوان چەکدارانی داعشێزەکان یەپەکە لە کۆبانێ بەردەوامە. وەزارەتی بەرگری ئەمریکاش دەڵێ هێرشە ئاسمانیەکان بە تەنها بەس نین بۆ ڕزگارکردنی کۆبانێ وەستاندنی داعش. دژیاڵوێستی تورکیا بەرامبەر هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانەی لە بەشێک لە شارەکانی باکووری کوردستان خۆپشاندان ئەنجام درا و تا ئێستاش زیاد لە 20 خۆپشان دەرکوژراون. ئەو ماوەیە کۆتایی هات کە عەبادی دیاری کردبوو بۆ ناردنی بودجێ هەرێم و سادی ئەحمەد پیرەش دەڵێت لە چەند ڕۆژی داهاتوودا بەغدا موچەی 2 مانگ دەنێرێت. خۆشەویستان سڵاوتان لێبێ فەرمونێەوە هەواڵەکان. شەڕۆپێکدادانی نێوان چەکدارانی داعش و شەڕوانان یەبەکە بەردەوامە و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ڕایگەیان نانەوێت کۆبانێ بکەوێتە دەست داعش و هێرشەکانیشان بۆ سەر کۆبانێ کاریگەری هەبووە. وەزیری دەرەوەی فەڕەنساش داوای کردووە ڕێگری بکرێت لە کۆنتڕۆڵکردنی کۆبانێ لەلایەن داعشەوە. هاوکات سەرۆکۆماری عێراق و سەرۆکاتی هەرێمی کوردستان داوای گەیاندنی هاوکاریان کرد بۆ کۆبانێ. لەلایەکی ترەوە وەزارەتی بەرگری ئەمریکاش ڕایگەیان هێرشە ئاسمانیەکانی وڵاتانی هاوپەیمانان دژی چەکدارانی داعش لەناو شاری کۆبانێ و دەوروبەری شارەکە ڕزگار ناکەن و تەبێژی پنتاگۆنیش ڕایگەیان ئەوەی لە توانایاندا بێدەیکەن بۆ وەستاندنی پێشڕەوی داعش بەرەو کۆبانێ، بەڵام هێرشە ئاسمانیەکان بەتەنها بەزنین بۆ وەستاندنی داعش. شارێک کە ئێستا شەڕێکی سەختی تێدا بەردەوامە. چەکدارانی داعش تواناکانیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کۆنتڕۆڵی بکەن، بەڵام شەڕوانان یەپەکە لە بەرگری توندان بۆ ئەوەی شارەکە نەکەوێتە دەستی چەکدارانی داعش. بە پێواڵێکی ئاژانسی هاوارنیوزی نزیک لە پێدا لە ئێواری دوێنێەوە تا سەر لە بەیانی ئەمڕۆ شەڕۆپێکدادانەکان لە گەڕەکەکانی کانی کوردان لە بەشی ڕۆژەڵات و مەکتەلێ و کۆڵانی 48 لە بەشی باشووری کۆبانێ بەردەوام بۆ و ژمارەیە چەکداری داعش کوژراون. بە پێواڵەکە شەڕوانان یەپەکە لە بەشی باشووری کۆبانێ هێرشیان کردوتە سەر نەخۆشخانەیەک لە سەر جادەی حەلەب و لە ئەنجامیشدا 35 چەکداری داعشیان کوشتووە. هاوکات ئەبوو عیسا فەرماندەی سوپای سووریای ئازاد دەڵێت بۆ ڕوبەڕبوونەوەی چەکدارانی داعش هێزێکی ئابۆشیان لە نێوان سوپای سووریای ئازاد و یەپەکەدا پێگێناوە و هێزەکانیان چوونەتە کۆبانێ. لەلایەکی ترەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش لە ڕێگەی وتەبێژەکەیەوە ڕایگەیان فڕۆکە سەربازیەکانی هاوپەیمانان هێرشیان کردوتە سەر چەکدارانی داعش لە دەوروبەری کۆبانێ و ئاماژی بۆش کردووە ئەمریکا نایەوێت کۆبانێ بکەوێتە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشەوە. دەژڵێ هێرشە ئاسمانیەکانیان بۆ سەر چەکدارانی داعش لە خاکی عێراق و سووریادا بەردەوام دەبێ و ئامانجیشان لە ناوبردنی سەرچاوەبووریەکانی داعشە و لە ماوەی 2 ڕۆژیشدا 5 هێرشی ئاسمانی کراوەتە سەر داعش لە دەوروبەری کۆبانێ. لەبارەی هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا و هاوپەیمانانەوە ساڵا مستیم دەڵێت هێرشەکان تا ڕۆژی دووشەمە هیچ کاریگەرییان بۆ سەر داعش نەبوو، بەڵام هێرشەکانی ڕۆژی سێشەمە کاریگەریان لە سەر داعش بووە. ڕەخنەشی لە تورکیا گربەوەی هەفتەی ڕابردوو تورکیا بەڵێنیدا هاوکاری کۆبانێ بکات، بەڵام تا ئێستا بەڵێنەکەیان جێبەجێ نەکردووە. لەلایەکی ترەوە فواد ماسووم سەرۆکۆماری عێراق داوای لە سیتوار جۆنز باڵوێزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق کرد کاری بەپەلە بکەن بۆ بەرگریکردن و پاراستنی کۆبانێ. شەوی ڕابردوو سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە و بەپێی ڕوونکردنەوەکە بارزانی زۆر بەپەرەوشەوە بە دوواداچوونی بۆ بارودۆخی هاوارەکان و ڕەوشی کۆبانێ کردووە و داوا دەکا هاوکاری خەڵک و خەباتکارانی کۆبانێ بکرێت بۆ بەرەنگاربوونەوەی داعش و هاوکاری و هێزانش دەکەن کە لە دژی داعش شەڕ دەکەن. هاوکات لۆران فابیۆز وەزیری دەرەوەی فەڕەنسا لەسەر بارودۆخی کۆبانیاتە دەنگ و ڕایگەیان هەموو هەوڵێ بدەن بۆەوەی داعش کۆبانێ کۆنتڕۆڵ نەکات. وەزیری دەرەوەی فەڕەنسا لەبەردەم پەرلەمانی وڵاتەکەیدا وتیشی کارەساتێکی مرۆیی لە کۆبانێ ڕوودەدات. بۆ پێشگرتن لەو کارەساتەش پێویستە هەموو شتێ بکرێت بۆ ئەوەی چەکدارانی داعش نەچنە ناو کۆبانێ. ئاماژی بۆش کردووە لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا قسەی کردووە بۆ ئەوەی ڕێگری لە داعش بکەن و بڕیاریشە سەرۆکی فەڕەنساش لەبارەی کۆبانیەوە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا گفتوگۆ بکات. هێرشەکانی داعش بەشێک لە کوردانی نیشتەجێی وڵاتانی دیکە هێنایە دەنگ و لە چەندین شار و وڵاتی جیاوازیش خۆپشاندان بۆ پشتگیری کۆبانی ئەنجام دراوە و داوا لە وڵاتانی گیان کراوە کە هاوکاری سەربازی مرۆییەکان بگەێنە کۆبانێ. لە شاری هەولێر چالاکانی مەدەنی و لایەنگرانی 35 پارتی سیاسی بەشداری خۆپشاندانێکیان کرد و داوایان کرد سەرۆکایەتیەکانی هەرێم و پەرلەمان و حکومەت هەرێم هەموو هاوکارێکی کۆبانێ بکەن بە مەبەستی پاراستنی هاوڵاتیانی ناوچەکە و ڕوبەڕووبوونەوەی داعش. لەسەر داواکاری 35 پارتولایەنی سیاسی لە شاری هەولێر و لە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان خۆپیشاندانێک بۆ پشتیوانی کۆبانی بەڕێوە چوو.
نوێنەرانی ئەو لایەنە سیاسیانە لە بەیاننامەیەکی هاوبەشدا ئەوەیان خستە ڕوو کە لە ئێستادا گەلی کۆبانی لە ژێر هەڕەشە و مەترسی گروپی چەکدارانی داعشدایە. ڕەوشەکەش لایەنە کوردیەکانی خستۆتە ژێر بەرپرسیارەتێکی مێژوویەوە. داواشیان کردبوو هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم پێویستە هەموو جۆرە هاوکاریەک بۆ کانتۆنی هەرێمی کۆبانی نیشان بدەن لە پێناو پاراستنی گەلی کورد لە کۆبانی. ئەگەر کۆبانە سقوتکە بێگومان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کورد هەر هەموو سقوت دەکا لە پەرلەمانمان دەمێنێ بە هیچ شێوەک لە شێوەکان چکە مەبەستی داعش مەبەستی ئەردۆغانە مەبەستی بەحسیە فاشستەکانە دەیانەوێت لە بەحر الأبيض المتوسط ڕابڕۆن هەتاکو بە درێژایی سنووری ئوردن لوبنان فەڵەستین کەواتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونی کوردی تێدا نامێنێ. خۆپیشاندانی حیزب و لایەنە سیاسیەکان بۆ ماوەی 2 کاتژمێر لە بەردەم پەرلەمانی کوردستان بەردەوام بوو. هاوکات دواتر بە ڕێپێوان خۆپیشاندەران گەیشتنە بەردەم بارگای نەتەوە یەکگرتووەکان لە شاری هەولێر و لە یاداشتێکی چوارخاڵیشدا داوایان لە نەتەوە یەکگرتووەکان و هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم کرد کە بە فەرمی دان بە کانتۆنەکەی کۆبانێدا بنێن. بەڵام دوجار لە ناو سەرجەم حیزبەکاندا تەنانەت پارتی دیموکراتی کوردستان ئامادەیی بۆ ئەو داواکاریە پیشان نەدا و یاداشتەکەشی واژوو نەکرد. ئەم ئیرۆ کورد خوازن هەرچە پاچە کوردستانە ببێت یەک دەنگ یەک هێست یەک قوات لە بەرامبەر ئەو دژمنی خۆین ئەو فاشیستی ئەردۆغان دەستەکی دەدەدی ئینسانێکی وان ئینسانە ئەو ئینسانی نامیسا کوردا دمەل بازاڕان دەفرۆشن وەکی کۆلا ئەم ئیرۆ هەمبەری وینە ئەم دیژە وینە دەنگی خوا دیگەنی دنیایە. بە درێژایی چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ فراوانبوونی مەترسیەکان بۆ سەر کۆبانی و چڕبوونەوەی هێرشەکانی داعش بۆ سەر ئەو ناوچەیە لە هەر چوارپارچەکەی کوردستان و تەنانەت کوردانی دەرەوەی وڵاتیش لە زۆربەی شار و شارچکەکان خۆپیشاندان بەڕێوە دەچێت. لە کاتی بەڕێوچوونی خۆپیشاندانەکەش لەلایەن چەند کەسێکی نەناسراوە هێرش کرایە سەر چەند ڕۆژنامە نووسێک و بریندارکران. شێمەجاف NRT هەولێر. بەڵێ بەڕێزان ئێستا دەچینە لای پامنێرمان بەرزانی مەلامین پامنێری NRT لە کەرکووک بۆ دوایین زانیاری لەسەر بردومانی فڕۆکانی هاوپەیمانان لەو سنوورە. بەرزان سڵاو لێبێ و شەو باش دوایین زانیارەکان چین؟ سڵاو لە ئێوەش وا دیارە نیو کاتژمێر بەر لە ئێستا فڕۆکە هاوپەیمانیەکانی توانیان ناوچەی وەحدە ناوچەی داخۆف ببورن گوندەکانی وەحدە خالیدە و ساعەت بردومان بکەن و بەپێی سەرچاوێکی سەربازی لەو ناوچەیە ئاماژی بۆەوە کرد کە فڕۆکەکان بردومانەکانیان زۆر بەباشی کردووە و زەرەی و زیانێکی زۆری بە داعش گەیاندووە لە ئێستادا فڕۆکەکان لە بردومان وەستاون. بەڵام ئەگەری ئەوەش هەیە بەپێی سەرچاوەکانی ئەو ناوچەیە ئەگەری ئەوەش هەیە کە دووبارە بردومانی خۆیان بکەنەوە. بەڵێ بەرزان سوپاس بۆ زانیارەکانە بۆ زانیاری نوێ دەگەڕێنەوە وڵات. خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین. دژی هەڵوێستی تورکیا بەرامبەر هێرشی چەکدارانی داعش بۆ سەر ڕۆژاوای کوردستان و بەتایبەت کۆبانێ لە شارەکانی ئامەد و وان و سێرت و موش و ماردین و شرناخ و ئیزمیر و ئادەنە و هەکاری و چەند شارێکی تری باکووری کوردستان خۆپشاندان ئەنجامدرا بەوەی بەکارهێنانی هێزی شەوە بۆ کۆتایی هێنان بە خۆپشاندانەکان تا ئێستا زیاد لە 18 کەس گیانیان لەدەستداوە. لە زۆرینەی و شارانە ژاتوچۆ قەدەغە کراوە و قوتابخانەکان داخراوە. هەرچەندە بەردەوام باز لە پەیوەندی و هاوکاری نێوان تورکیا و ڕێکخراوی داعش دەکرێت، بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی داعش لە کوبانێ و سنوورەکانی تورکیا ناوخۆی تورکیای خستە بارودۆخێکی ئاڵۆزەوە. شاری ئامەد کە بەدڵی کوردان ناسرا و تورکەکان ناویان ناوە دیاربەکر سەرۆکایەتی بڵێسەی خۆپشاندان و ناڕەزایەکانی 22 شاری تورکیای کرد و بە پێی وتەی ناوەندە فەرمیەکانی تورکیا تا ئێستا 8 کەس لە ئامەدی باکووری کوردستان کوژراون و ژمارەیەکی تریش بریندار بوون. دوای نزیکبوونەوەی داعش لە کوبانێ و کۆنتڕۆڵکردنی نزیکەی 380 گوند لەو هەرێمە و دواتر ئاوارەبوونی نزیکەی 200,000 کەس بۆ سنوورەکانی تورکیا، سەرەتایی گرژی و ئاڵۆزەکان لە باکووری کوردستان دەستی پێکرد. خۆپشاندانی فراوانی کوردانی باکووری کوردستان بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە تورکیا ڕێگە نادات گەنجانی باکووری کوردستان بۆ بەرگری لە کوبانێ بچنە ڕۆژاوای کوردستان و هاوکات سنوورەکانیشی باڕووی ناردنی هەر کۆمەک و هاوکاریەکی مرۆیی و سەربازی بۆ کۆبانێ داخستووە. گومانەکان لەسەر هاوکاری تورکیا بۆ داعش و دەرکردنی بڕیاری پەرلەمانی ئەو وڵاتە بۆ ئۆپەراسیۆن لە سووریا ئەو گومانەی لای کوردانی ڕۆژاوی کوردستان و باکووری کوردستان زیاتر کرد کە تورکیا دەیەوێت لە ڕێگەی داعشەوە
شەڕی بەشار ئەسەد و پارتی یەکێتی دیموکرات پێیەدا کە سەر بە پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە لە سووریا و ڕۆژاوای کوردستان بکات. بۆ هۆیشەوە سەلاحەدین دەمیرتاش داوای لە کوردانی باکووری کوردستان کرد بڕژێنە سەر شەقەمەکان و دژی هەڵوێستی تورکیا لەبارەی داعشەوە خۆپشاندان ئەنجام بدەن و لە وەڵامی داواکەی دەمیرتاشدا لە شارەکانی ئامەد و وان و سیرت و موش و ماردین و شەرناخ و ئیزمیر و ئەدەنە و هەکاری چەند شوێنێکی تری باکووری کوردستان خۆپشاندانی فراوان بەڕێوەچوو. بەهۆی بەکارهێنانی هێزیش بۆ کۆتایی هێنان بە خۆپشاندانەکان تا ئێستا 18 کەس گیانیان لەدەستدا و نزیکەی 50 کەسی تریش بریندار بوون. لە زۆرینەی ئەو شارانەش هاتوچۆ قەدەغە کراوە و قوتابخانەکان داخراون و دەوامی دام و دەزگاکانی حکوومەتیش کراوەتە پشوو. لابارەی خۆپشاندانەکانیشەوە وەزیری ناوخۆی تورکیا بە توندی وەڵامی خۆپشاندەرانی دایەوە و ڕایگەیاند پێویستە بە زووترین کات کۆتایی بۆ هەڵوێستە بهێنرێت کە ئەو بەنابەجێ ناوی بردووە و دەڵێت بە پێچەوانەوە دەرەنجامی چاوەڕۆنەکراوی دەبێت. وتیشی توند و تیژی ڕێگە چارەسەر نییە و توند و تیژی بە توند و تیژی وەڵام دەدرێتەوە. لای خۆشیەوە کەمال کلکزدار ئۆغڵۆ سەرۆکی پارتی کۆماری گەلی تورکیا داوای کرد خۆپشاندەران گرژی و ئاڵۆزیەکان ڕابگرن و هۆکاری ڕووداوەکانی ناوخۆی تورکیاشی بۆ سیاسەتی دەرەوەی تورکیا گەڕاندەوە کە ئەو بە هەڵە ناوی بردووە. دەژڵێت چەندین جار ڕایانگەیاند سیاسەتی هەڵەی دەرەوە ئاشتی ناوخۆی تورکیا تێک دەدات بۆیە داوای لە حکوومەت کرد دووبارە چاو بە سیاسەتی دەرەوەدا بخشێنێتەوە. لەلایەکی ترەوە بۆ ناڕەزای دەربڕین دژی هەڵوێستی تورکیا ژمارەیەک چالاکی مەدەنی مافی مرۆڤ لە بەردەم پەرلەمانی ئەو وڵاتە لە ئەنقەرە گرتبوونەوە و ئیدانەی هەڵوێستی تورکیایان کرد. لە دوای فراوانبوونی هێرشی چەکدارانی داعش بۆ سەر کۆبانێ لا چەند شارێکی خۆرهەڵاتی کوردستان خۆپشاندان بۆ پشتیوانی لە کوردانی خۆراوە بەردەوام و نوێنەری شاری سنەش بە توندی ڕخنەی لە میدیاکانی وڵاتەکەی گرت و ڕایگەیان پێویستە گرنگی بە ڕووداوەکانی کۆبانێ بدرێت. سەرچاو ڕۆژنامەوانەکانی خۆرهەڵاتی کوردستان بڵاویان کردەوە لە شارەکانی سنە و مەهاباد و مەریوان خۆپشاندان سازکرا و خۆپشاندەران داوان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد بە خێرایی بەهانای کۆبانیەوە بچن. هاوکات کۆمەڵێ لە خوێندکارانی کوردی زانکۆی تەورێز بۆ پشتیوانی لە کۆبانێ مانگرتنیان لە خواردن ڕاگەیان. مانگرتوان داوان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد لە ئاستێرشی چەکدارانی داعش بۆ سەر خەڵکی مەدەنی کۆبانێ بێدەنگی بشکێنن. هەر لەم بارەیەوە ئەحسەن ناڵەوی نوێنەری شاری سنە لە پەرلەمان ئێران داوای لە دەستگا و میدیاکانی وڵاتەکەی کرد لە ئازە و تاوانانی چەکدارانی داعش لە کۆبانێ و شنگال ئەنجامی دەدەن بێدەنگ نەبن. ڕاشیگەیان کورد لە وڵاتانی عێراق و سووریا لەلایەن داعشەوە قەڵاچۆ دەکرێن و ئەرکی هەموو دەستگا و میدیاکانی ئێرانە ڕووماڵی تاوانەکانی چەکدارانی داعش بۆ خەڵکی ئێران بکەن. لە کارنامەی کابینەکەیدا حەیدەرابادی سەرۆکوەزیران عێراق ماوەی مانگێکی دیاری کرد کە بودجەی هەرێم بنێرێت، بەڵام دوێنێ ماوەکە کۆتاییات و بەغدا هێشتا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەناردووە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت لە چەند ڕۆژی داهاتوودا بەغدا موچەی 2 مانگی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت. شەوی 8 مانگی ڕابردوو کابینەکەی حەیدەرعەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە پەرلەمان سوێندی یاسایی خوارد و لە کارنامەی کابینەکەیدا عەبادی باسی لەوە کرد وەک نیازپاکی بەرامبەر هەرێمی کوردستان لە ماوەی مانگێکدا بودجەی هەرێم دەنێرێت، بەڵام ئەو ماوەیە کۆتایی هاتوو هێشتا عەبادی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەناردووە. ئەندامێکی مەکتەبی سیاسی کێتیش دەڵێت لە چەند ڕۆژی داهاتوودا بەغدا موچەی 2 مانگی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت. بودجەکە لەو ڕۆژانە بەڕێگاوەیە بودجەی 2 مانگ بودجەی 2 مانگ بێ بۆ هەرێمی کوردستان پاشانی بودجەی ساڵی 2014-2015 بەیەکەوە اقرارەکەی. دەولەت القانون مشکلەی سونەی دروست کرد، لە زیاتی عقوبەی دەولەت القانون دەن وەزیری کەم دەنێ عقوبەی کوردیان داوە. لەگەڵەوەی بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێمی ڕەوانە نەکردووە، بەڵام ئەو وەزارەتانەی بۆ کوردانراون وەزیرەکانیان دەست بەکار نەبوون. تا ئێستاش نازانرێت وەزیرە کوردەکان کەی دەچنەوە بەغدا و دەست بەکار دەبن. هەرچەندە پێش چەند ڕۆژێک نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیان دوای جەژنی قوربان وەزیرە کوردەکان دەچنەوە بەغدا. حکومت عێراق و فدرال برینە بەشێرمە کوردستانە گرێدان مەسئلە نەفت و غازەوە و هەناردنەوەی تەسلیمکردنەوەی بۆ حکومت عێراق و فدرال سەرڕای دەخوازیت مەک ئەوە تەڤیابیتن هەردووژێک جدا بن بەشێرمە کوردستانەوە کە استحقاقەکە دستوری و قانونی تەڤیابیت بێتە دان. کارنامەکەی عەبادی و داواکانی کورد لە حکوومەتی نوێ عێراق سەقفی زەمەنی بۆ جێبەجێکردنی دیاری کراوە کە ئەوانیش لە 3 کاتدایە: ناردنی موچە
بە شێوەی سلوفان مانگێکی بۆ دیاری کرا و پرۆژەیاسای نەوتوغاز لە ماوەی 3 مانگدا پەسەند بکرێت. هەروەها جێبەجێکردنی مادەی 140 دەستور ساڵێکی بۆ دیاری کراوە، بەڵام لە یەکەمین هەنگاودا ماوەکە تەواو بوو و موچە نەنێردراوە. ناشزانرێت ئاخۆ کێشەی پێشمەرگە و نەوتوغاز و مادەی 140ش لە کاتەکەی خۆیدا جێبەجێ دەکرێت یان دوا دەکەوێت. سەرۆکوەزیرانە نوێیەکەی عێراق ئەو بەڵێنەی بە کوردی دابوو کە لە ماوەی مانجێکدا موچەی فەرمانبەرەکانی بنێرێت نەیبردەسەر. ئاخۆ ئەم جارە لایەنە سیاسیە کوردیەکان و ئەو وەفدەی بۆ حکوومەت عێراق دروستیان کرد کاتەکە بۆ عەبادی درێژ دەکەنەوە و چاوەڕێ دەکەن موچە و بودجەی فەرمانبەرە بنێرێت یان هەڵوێستی تریان دەبێت. ئەمە و پرسیارەیە لایەنە سیاسیەکان دەبێت وەڵامی بدەنەوە. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی. بۆ پشتگیریکردنی کۆبانەی لە شاری کەرکووک مانگرتن لە خواردنوات و چۆکردن بۆ ماوەی کاتژمێرێ ڕاگەیەنرا و هاوکات بۆ ڕۆژی دووەم بەشێک لە چالاکانی مەدەنی لا کەرکووک گربوونەوە و داوایان کرد وڵاتانی دەرەوە ڕێگری بکەن لەوەی کۆبانێ بکەوێتە دەست چەکدارانی داعش. گربوونەوە و مانگرتن و خۆپیشاندان بۆ پشتیوانیکردنی کۆبانێ لە شارەکانی کوردستان بەردەوامی هەیە، بەڵام جیاواز لە شوێنەکانی تر بڕیارە ڕۆژی پێشەمان لە شاری کەرکووک سەرجەم بازاڕە کوردیەکان بۆ ماوەی 1 کاتژمێردا بخرێن و مان بگرن لە ناخواردن. ئەم بڕیارەش پاش کۆبنەوەی حەزبە کوردیەکان هات لەو شارە کە بڕیاریاندا بەداخستنی بازاڕەکان و مانگرتن لە ناخواردن و قەدەغەکردنی هاتوچۆ لە کاتژمێردا بۆ 11ی پێشنیوەڕۆ. بە ئەو مەبەستەش حەزبەکان هەماهەنگیان لەگەڵ لیژنەی ئەمنی و بەڕێوەبەراتی هاتوچۆ کردووە بۆ داخستنی بازاڕەکان و ڕاوەستانی جوولەی ئۆتۆمبیل لەو کاتژمێرەدا. وەکو ڕێکخراوەکانی کەرکووک مانگرتنی سەرتاسەری ڕادەگەیەنین لە نان خواردن، هەروەها لە کاتژمێردا تاوەکو 11ی بەیانی سەرجەم دوکان و بازاڕەکان دائەخەین بۆ ماوەی 1 کاتژمێر. جموجۆڵی ئۆتۆمبیل دەوەستێنرێت. جیاواز لەو مانگرتنەش کە حەزبەکان بە مانگرتنی سەرتاسەری لە کەرکووک ناوی دەبن، بەشێک لە وڵاتیان و ڕۆشنبیرانی شارەکە بۆ دووەم ڕۆژە گربوونەوەیان ئەنجامدا و داوایان کرد لە سەرجەم شارەکانی هەرێم پاڵپشتی کۆبانێ بکرێت. داواشیان کرد وڵاتانی دەرەوە ڕێگە نەدەن کۆبانێ بکەوێتە دەستی داعش. هەوڵ بدرێت فشار بخرێتە سەر سیاسەتۆکایەتەکەی هەرێمی کوردستان تا ئەوانیش فشار بخەنە سەر وڵاتانی هاوپەیمانی و بە تایبەت وڵاتی تورکیا بۆ ڕێگاکردنەوە لەوەی کەوا پشتیوانی و پشتگیری لە کوردانی کۆبانی بکرێ. ماوەی زیاتر لە 20 ڕۆژە چەکدارە توندڕەوەکانی داعش گەماڕۆی کانتۆنی کۆبانیانداوە و شەروانانی یەپەگەش لە شەڕێکی قوردستان و تا ئێستا ڕێگەیان نەداوە شارەکەیان بگیرێت. ڕۆکانجا ڤێنارتی، کەرکووک. پەرلەمانی کەنەدا ڕەزامەندی نیشاندا لەسەر ئەنجامدانی هێرشی ئاسمانی بۆ سەر مۆڵگەکانی چەکدارانی داعش لە عێراقدا بۆ مەبەستەش خشتەیەکی شەژمانگی پەسەند کرد. پەرلەمانی کەنەدا بە کۆی 157 دەنگ بەرامبەر بە 134 دەنگی نەخێر پلانێکی حکوومەتی وڵاتەکەی پەسەند کرد بۆ هێرشکردنە سەر ڕێکخراوی داعش لە عێراقدا ئەو بۆشداریکردنەشی بە خشتێکی کاتی و گرێداوە کە ماوەکەی 6 مانگە. ئەو بڕیارە لە کاتێکدا دوو پارتی سەرەکی ئۆپۆزیسیۆنی کەنەدا بە بیانیەوەی ستیڤن هاربەری سەرۆکوەزیران زانێری تەواوی لەبارەی هێرشەکانەوە نەداوەتە ئامادەبوون لەبەرەوە ئامادە نەبوون دەنگی بۆ بدەن و دەڵێن ئەوەنگاوە دەبێتە هۆی پەلکێشکردنی کەنەدا بۆ ناو جەنگێکی درێژخایەن. ئەوەش لە کاتێکدا ستیڤن هاربەر بەڵێنەوەی داوە بە وڵاتەکەی هێزی پیادە بۆ جەنگی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی نەنێرێتە عێراق وتیشی ئەگەر لە ئێستادا داعش نەوەسێنرێت پێدەچێت لە ئایندەدا هێرش بکاتە سەر وڵاتە جۆراوجۆرەکانی گیان بە کەنەداشەوە. بەرپرسی پەیوەندەکانی هێزی پاراستنی شنگال ڕایگەیان لەلایەن وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگری عێراقەوە چەکی جۆراوجۆریان پێگەیشتووە لە چیای شنگال. داود کاڵەوە بەرپرسی پەیوەندەکانی هێزی پاراستنی شنگال ڕایگەیان چەکدارانی داعش بەردەوام هێرش دەکەن و دەیانەوێ ناوچەکانی ژێرکۆنتڕۆڵی هێزی پاراستنی شنگال کۆنتڕۆڵ بکەن و هەوڵی تەخانەوەی مەزارگە پیرۆزەکانیان دەدەن. ئەوانیش بەرگری لێ دەکەن سەبارەت بە گەیشتنی پێداویستی خۆراک و چەک و تەخەمەنی بۆ ناوچەکانیان لە چیای شنگال و دەوروبەری ڕایگەیان لەلایەن وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگری عێراقەوە چەکی جۆراوجۆریان پێگەیشتووە لە چیای شنگال و چەکەکانیش پێگاتون لە بیکەیسی و هاوەن و تەخەمەنی. بەرپرسی پەیوەندەکانی هێزی پاراستنی شنگال وتیشی لە ئێستادا لەگەڵ هێزەکانی یەپەکە بەرگری لە ناوچەکە دەکەن لە کۆمەلگای دووگرێ و چەکدارانی داعشیش لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی سنوونێ پێشڕەویان کردووە. هەروە بەشێک لە ناوچەکانی ڕۆژاوە و کۆمەلگەی دووگریان کۆنتڕۆڵ کردووە کە دەکەوێتە سنووری سووریا و عێراق. هێزی پاراستنی شنگال پێگەنرا دوای کۆنتڕۆڵکردنی شنگال لەلایەن چەکدارانی داعشەوە و
بۆ ڕزگارکردنی ئەو ناوچەیە. حایدەر عەبادی ببورن حکوومەتی هەرێمی کوردستان و نەتۆ یەکگرتووەکان پلانێکی هاوبەشیان بۆ هاوکاریکردنی هاوارەکان دانا و بەپێی پلانەکە تا ناوەڕاستی مانگی داهاتوو دەبێت پێداویستیەکان بۆ هاوارەکان دابین بکرێت. ماڵپەڕی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە وەزارەتی پلاندانانی هەرێم و ڕێکخراوی نەتۆ یەکگرتووەکان پلانێکیان داناوە بۆ ئەوەی پێداویستیەکان بۆ هاوارەکان دابین بکرێت. بەپێی پلانەکەش ڕێکخراو ناحکومەکان بەشداری لە هاوکاریکردنی هاوارەکان دەکەن و تا ناوەڕاستی مانگی داهاتوو پێداویستیەکانی وەک شوێنی نیشتەجێبوون و ئاو خۆراک و تەندروستی و پەروەردە بۆ هاوارەکان دابین بکرێت. حایدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی نیشاندا لەسەر دامەزراندنی 4800 خۆبەخش لەسەر میلاکی فەرماندەی پۆلیسی پارێزگای سەلاحەدین بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارەکانی داعش کە ماوەی چەند مانگێکە بەشێکی پارێزگاکان داگیر کردووە. لە بەیاننامێکدا نووسینگەی عەبادی بڵاوی کردەوە سەرۆکوەزیران ڕەزامەندی نیشانداوە لەسەر داوایەکی ڕای جبوری پارێزگاری سەلاحەدین بۆ دامەزراندنی زیاتر لە 4800 خۆبەخش لە کەرتی پۆلیسی ئەو پارێزگایە و پێدانی موچەی کارمەندانی پۆلیسی پارێزگاکە کە ماوەی 3 مانگە وەریان نەگرتووە. جبوری داوای لە عەبادی کردووە پشتیوانی و هاوکاری هێزەکان و هێزە خۆبەخشەکانی ئەو ناوچەیە بکات بە تایبەت لەو ناوچانەی کە ماوەیەکە لە ڕوبەڕووبوونەوەی سەختدان لەگەڵ ڕێکخراوی داعش. پارێزگاری سەلاحەدین جەختی کردەوە عەبادی ڕەزامەندی نیشانداوە لەسەر سەرجەم داخوازیەکانیان لە پێناو بەهێزکردنی دۆسەی ئەمنی و مرۆیی و پێشکەشکردنی خزمەتگوزاری بنەڕەتیەکان بۆ ڕۆڵەکانی پارێزگای سەلاحەدین. وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە دوای پشووی جەژن دەست دەکرێت بە پرۆسەی دامەزراندنی مامۆستایان بە شێوەی گرێبەست و وتیشی لە قوتابخانەکانی پارێزگای دووەکتا ئێستاش دەوام دەستی پێ نەکردووە. پشتیوان سادق وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە شاری هەولێر ئاشکرای کرد لە ناوەڕاستی هەفتەی داهاتوو ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی ڕادەگەێنرێت. سەبارەت بە پرۆسەی دامەزراندنی مامۆستایان پشتیوان سادق ئاماژەی بۆ کرد دامەزراندنەکە بە شێوەی گرێبەست دەبێ و تەنها لەو شوێنانەش مامۆستادا دەمەزرێت کە پێویستیان پێیەتی. ئەو دەسەڵاتەش دراوە بە پەروەردەی شار و قەزاکان. تەواوی سنووری پارێزگای دهۆک و سنووری سنجار و دەشتی نینەوە و ئەوانە هەمووی بێبەش بوون لە خوێندن. دوای ئەوەی کە قوتابخانەکان چۆل دەبی و خوێندکاران دەستنەوە پۆلەکانی خۆیان لە پارێزگای دهۆک هەندێک لەو ڕۆژانەی کە لە دەستیان چوە لە خوێندن لە بۆیان قەرەبوو دەکەینەوە بەڵام هەندێکی تر لەوانەیە قەرەبوو نەکرێتەوە. ئێمە لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیمان وەرگرتووە بۆ ئەوەی مامۆستایان بە شێوەی گرێبەست دابمەزرێنین لەو شوێنانەی کە پێویستمان پێەیە نەک ئەویش دەسەڵاتەکە دەدرێتە خودی قوتابخانە و پەروەردەی قەزایەکە. دوای جەژن دەست بە جێبەجێکردنی ئەو دامەزراندانە دەکەین. بەڵێ بەڕێزان جارێکی دیکە دەچینەوە لای پامنێرمان بەرزانی مەلامین پامنێری نارتی لە کەرکووک بەرزان دوای زانیاری و نوێترین ڕووداوەکان چی بوون؟ بەڵێ بەپی دوایین زانیاریەکان کە پێمان گەیشتووە لەلایەن دیوای نوێی فەرماندەی پیادەی پێشمەرگەوە ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ 250 چەکداری داعش لە قەزای حەویدەوە بەرە ئەو سێ گوندەی داخادوناوی سەعەد و خالید و وەحدە ئەویش بۆ بەرەنگاربوونەوە و بۆ هێرشکردنە سەر ئەو هێزە نوێی کە لە ناوچەی دووس خورماتەوە بەرەو داخۆخاتەوە ئەوی هێزە شیعان کە بەناوی سوپای بەدر و سوپای مەهدی بەڵام ئەو فڕۆکەی کە ئەمڕۆ لە کاتژمێر 11:30 هێرشی کردوتە سەر ئەو مۆڵگانی داعش لەو سێ گوندە فڕۆکەکان بەریتانی بوونە و لە کاتی کۆبوونەوەی چەکدارانی داعش لەو سێ گوندە ئەمان هێرشەکانی خۆیان کردووە و هێرشەکانش بەپێی سەرچاوەکان زەرەرێکی زۆری بە چەکدارانی داعش گەیاندووە. زەرەرەکە تا ئێستا هیچ ئامارێکی فەرمی هەیە لەسەر ژمارەی کوژرا و بریندارەکانیان؟ ئەوەی تا ئێستا گەیشت بێتە لای ئێمە ئەوەیە کە ئەوان کە هاتوون بۆ ئەو سێگوندە سارەی مندەڕعیان پێ بوو، سارەی جەنگیان پێ بووە، چەکی قورسیان پێ بوو، بەپێی سەرچاوەکان زەرەرێکی زۆریان پێشتۆ بە سیارەکانیان و بە مندەڕعەکانیان. بەڵێ بەرزان لە هەر ڕوودا و گۆڕانکارێکی نوێ دەگەڕێنەوە وڵات خۆشەویستان لەگەڵتان بەردەوامی.
جگە لە حیزبی دیموکراتی کوردستان هەردوو باڵی کۆمەڵی کوردستانی ئێران ڕەتیان کردەوە دانیشتنیان لەگەڵ بەرپرسانی ئێراندا ئەنجامدا بێ و دەژڵێن دانیشتنی تاگلایانی هێزێکی کوردی لەگەڵ نوێنەرانی ئێران زیان بە بزوتنەوەی خۆرڵاتی کوردستان دەگەێنێت لە ڕاگەنراوێکدا کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان ئاشکرای کرد وتەکانی وەزیری ئەتڵاعاتی ئێران دوورن لە ڕاستی و هیچ بنەمایەکیان نییە هاوکات عەبدوڵڵا موتەدی سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە وتوێژێکی لەگەڵ کەناڵی BBC دا ڕایگەیاند سیاسەتی ئێران بە نسبەت کوردی هیچ گۆڕانکارێکی بەسەردا نهاتووە وتیشی هیچ کات گفتوگۆکردن بۆ چارەسەرکردنی پرسی ئاشتیانی کورد ڕەت ناکەنەوە محمود عەلەوی وەزیری ئیتڵاعاتی ئێران لە ناوەڵی پەرلەمانی وڵاتەکەی ڕایگەیاند تاوەکو ئێستا چەندین جار دانیشتنیان لەگەڵ نوێنەرانی کۆمەڵە و دیموکرات ئەنجام داوە بەشێک لە دانیشتوانی سنووری ئیداری ڕاپەڕین کرێنشین و شوێنی تایبەت بە مانەوەی خۆیان نییە و ڕەخنە لە حکومەت دەگرن بەوەی پرۆژەکانی نیشتەجێبوون نابێتە هۆی سوودمەندبوونی کەسانی کەم دەرامەت و قایمقامی ڕانێژ دەڵێت ئەو پرۆژانی دروستکراون بە پێی خاڵ بەسەر کرێنشینانی ناوچەکەدا دابش دەکرێت هاوشێوەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە سنووری ئیداری ڕاپەڕین ژمارەیەکی زۆر هاوڵاتی کەم دەرامەت و کرێنشین بوونیان هەیە بە جۆرێک باوتەی چالاکانی مەدەنی و ڕۆژنامەنووسان ژمارەی هاوڵاتیانی کرێنشین بە یەک لەسەر سەی هاوڵاتیانی سنوورەکە دەستنیشان کراوە بەشێک لەو هاوڵاتیانەش داوا دەکەن لە دوای چارەسەرکردنی قەیرانی دارایی حکومەتی هەرێم گرنگی زیاتر بە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان بدات لە ساڵانی ڕابردوو با بڵێن 5 ساڵ بەر لە ئێستادا بەو شێوە پێوانیان دەکردی کە یەک لەسەر سێی خەڵکی ڕانێ کرێچیە گومان لەوەدانیم حکوومەت ڕاستە پلانی هەبووە بۆ نیشتەجێبوون بەڵام بە بڕوای من وەزارەتی نەخشەکێشان لە هەرێمی کوردستاندا نەیتوانیوە ئەنجامێکی باش لە ڕووی مەسەلەی کرێنشینەوە دەستنیشان کرد پرۆژەیەوە بەرهێنانەیە مەسەن سێ شاری سەرێکی کارێتیدا دەکرێت بەڵام ئەم سێ شارە نەیتوانیوە ڕێژەی کرێکی پۆنتەکەی دابەزێنێت لە ڕاستیدا لا سنووری قەزای ڕانیە چەندین پرۆژەی نیشتەجێبوون دروست کراوە بەڵام تا ئێستا وەک پێویست هاوڵاتیانی کرێنشین و کەم دەرامەت سوودیان لێ نەبینیوە بەڵکو زۆرینەی پرۆژەکان بۆ کەسانی دەوڵەمەند و بەرپرسانی حیزبی و حکومی بووە قایمقامی ڕانیەش بەڵێن دەدات ئەو پرۆژانی دروست کراون بە پێی خاڵ بەسەر کرێنشینانی ناوچەکەدا دابەش بکرێن پشقەکانی سنووری نەحی چواقۆڕنە بە کۆتا هاتوون و ئەو فۆرمەی کە لە وەزارەتی پلاندانان ئامادەکراوە بۆی دابەش بکرێت بەسەر کرێنشینی و ئەو هاوڵاتیانی کە دانێ و سودمە من لەو شوقانە لە سنووری چواقۆڕنە دابەش کراوە لە کاتی ئێستادا وردبینی ئەو فۆرمانە دەکرێت کە لەلایەن بەڕێوەبەراتی ئامارەوە خاڵبەندیان بۆ کراوە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان لە چەند شوێنێکی تری هەرێم دروست کراوە بەڵام بەردەوام ڕەخنەی هاوڵاتیان لەو پرۆژانە ئەوە بووە کە نرخی ئەو یەکانە بە جۆرێکە هاوڵاتیانی کەم دەرامەت ناتوانن سوودی لێ ببینن هەنگاو محەممەد ئێنارتی ڕانیە پۆلیسی سلێمانی و تووشی سلێمانی ئاماری ڕۆژانی جەژنیان ڕاگەیاند و بەپێی ئامارەکانیش ڕووداوەکان بە بەراورد بە جەژنەکانی ڕابردوو کەمی کردو سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ئامارەکانی ڕۆژانی جەژنی ئاشکرا کرد و ڕایگەیان لا ڕۆژانی جەژندا 5 حاڵەتی شەڕکردن و 3 حاڵەتی ڕەشەکردن ڕوویداوە هاوکات ئۆتۆمبیلێکیش لا گەڕەکێکی سلێمانی دزراوە و تا ئێستا نەتوانراوە کەس لەسەر ئەو ڕووداوە دەستگیر بکرێت وتیشی دوو کەس کە بە مەبەستی دزیکردن هاتبوونە شاری سلێمانی دەستگیر کراون سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆش لە سنووری پارێزگای سلێمانی با من عەبدوڵڵا وتەبێژی پۆلیسی هاتوچۆ ڕایگەیان لا ڕۆژانی جەژندا 15 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە و 16 کەس باهۆیانەوە بریندار بوون وتیشی باوەی سەرپێچی جۆرە و جۆرەوە 40 ئۆتۆمبیل دەستیان بەسەردا گیراوە 5 حاڵەتی شەڕکردنمانە بۆ لەوێنی گەنجەکانە 3 حاڵەتی هەڕەشەکردنمان هەبووە ئۆتۆمبیلێکی نەڤارا لە گەڕێکی شاری سلێمانی دزراوە دوو تۆمەتبار لەلایەن نهێشتنی تاوانەوە دەستگیر کراون کە مقەسێکی گەورەیان پێ بوو بە نیاز هاتبوونە شاری سلێمانەوە کە دوکانەکان ببڕن فرسەتیەوە بێن کە عوتڵەیە لە کۆی گشتی لەم 4 ڕۆژەدا 16 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون کە خۆشبەختانە بەشێکی زۆریان برینارەکانیان سووک بووە لە جەژنی قوربانی ساڵی 2013دا کۆی گشتی ڕووداوەکان لە ساڵی 2013دا 20 ڕووداوی هاتوچۆ بووە 30 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون 4 کەس لە ساڵی 2013دا بە ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستداوە بەڵام لەم ساڵدا هەتا ئێستا هیچ کەسێک بە ڕووداوەکانی هاتوچۆ گیانی لەدەست نەداوە کچێکی تەمەن 64 ساڵی هەڵەبجەیی ئارەزووی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی گەڕەکەکانی هەیە و لە ئێستاشدا بەهۆی لە دەستدانی کەسوکارێک هەیەوە
ئەو کچە بەتەنها لە خانوویەکی کۆندا ژیان بەسەردەبا و شارەوانی هەڵەبجەش ئامادەی خۆی دەربڕی بۆ نۆژەنکردنەوەی ماڵی کچەکە. چۆن بەخوا ئامانە بزانم دایکم هەڵێکوێ بە پێی پێخاوت ئەڕۆم بۆ ئەوجی نعن چۆن نایکەم هەموو دەژنی قوربانێک هەدیە بۆ وتم قەبرەکەی باوکم هەلە شەیدا. ئەمە شیعری مەلیحەیە بۆ دایکی. مەلیحە میران کچێکی تەمەن 64 ساڵ لە دوای لەدەستدانی دایکی خۆی بۆ خزمەتکردنی باوکی یەکلایی کردووەتەوە و هاوڕێ و دۆستەکانی دەڵێن مەلیحە کچێکی نەجیبزادە و خانەدان بووە، بەڵام بەهۆی کیمیابارانی هەڵەبجەوە وەک جارانی خۆی نەماوە و دوای لەدەستدانی باوکیشی لە 2003 هێندەی تر ئاوارە و سەرگەردان و تەنیایی باڵی بەسەردا کێشا. وەڵایدا لە 72 ئەوە زۆر گەورەی شنەوم دایکم دختەر قاچی بڕی و نەخۆشی شەکرەی و دختەر قاچی بەڕیۆن منیان بوومانی باوکم منیش هەتاکو گیانم مابێ وەک تەلی موتی قابی وەڵارە بێ خدمەتی دایکم بکەم ئەی ئێوارێکی تۆزی ئاوی بگاتی. کاری ڕۆژانەی مەلیحە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی گەڕەکەکانی هەڵەبجەیە. بە جۆرێک خانووە بە جێماوەکەی باوکی مەلیحە کردوێتی بە کۆگای خۆڵ و خاشاک. مەلیحە کچێکی دڵپاک و بەخشندەی و هەمیشە موچە میراتیەکەی باوکیشی دەکاتە دیاری بۆ منداڵانی تازە لەدایک بوو نەخۆش و ئەو کوڕ و کچانەی هاوسەرگیریان پێگەێناوە و یان ئەو خێزانەی خانووی تازە دروست دەکەن. زۆر دەوڵەمەند بوون. ئەیتر هەر گوڵێ جوان و لای مەلیحە شەتڵەکەیمانە هێنا. هەتا هەشتاوەش لە هەشتاوەش گیرە ئیتر لە تۆ بزاوە و دیارەیتر عەزابی نەفسی و ئیتر زۆر عەزابیان کێشاوی تر هاتی نگەڕاینەوە لە سجن بەربوون ئافواتەکە هێشتاوەشت و کاتێ بەربوون مەلیحەمان بینین وەڕ مەلیحە ئەو مەلیحەیە نیەتخوا. بەوەی خۆشەویستی زۆری مەلیحە بۆ خۆڵ و خاشاکەکەی شارەوانی هەڵەبجە حەز بە شکاندنی دڵی ئەو کچە بێباوک و دایکە تەنیایە ناکات. بەرپرسانی شارەوانی هەڵەبجێش لە ڕێگەی نارتیەوە ئامادەی خۆیان بۆ دروستکردنەوەی خانووە بەدار سەرگیراوەکەی مەلیحە دەربڕی تا ئێستاش بە 3 جار 32 بار گڵابە خۆڵ و خاشاک لەو ماڵەدا فرێدراوە. لە خانووەکەی دەرپشێ بۆ ماوەی 20 ڕۆژمانێک ئێمە خانوویەکی جوانی بۆ دروستەکەینەوە یا لە هەر شوێنەکە پێی خۆش بێت ئێمە خانووی بۆ ئەکەین. خاتون مەلیحە بێت لە شوێنێکی زۆر زۆر تایبەتمەندە ژیان بەسەر بەرێ بەڵام دیارە خۆی ئەوەی پێخۆشە. مەلیحە سەرڕای تەنهایی لە ماڵەکەی خۆیدا و زۆری ئەو خۆڵ و خاشاکەی کە کۆی کردووەتەوە ڕێگا بە هیچ کەسێک نادا بچێتە نێو خانووەکەی کە مەترسی زۆری سووتانی لێ دەکرێت. ئەمە سەرڕای ئەوەی مەلیحە ڕۆژانە سادەترین و کەمترین ژەمی خواردنی هەیە. وریە حەمەکەریم NRT هەڵەبجەی شەهید. لە شاری ئەولێر بازارێکی تایبەت دەیە کاژنانی بەتەمەن و کەم دەرامەت کەلوپەلی تێدا دەفرۆشن و ئەو ژنانەی لە بازارەکەدا کار دەکەن دەڵێن بەهۆی کەم دەرامەتیەوە ئەو کارە دەکەن و هەر یەکەشیان چیرۆکێکی تایبەتی ژیانی خۆیان هەیە. نەسرین محەممەد ژنێکی فرۆشیارە و یەکێکە لەو دەیانژنەی لە بازاڕی پیرەژنانی شاری هەولێر ماوەی زیاتر لە 10 ساڵە کاری کڕین و فرۆشتن دەکات. وەک خۆی دەڵێت لەگەڵ هەڵاتنی گزنگی خۆر کەلوپەلەکانی هەڵدەگرێت و ڕوو لە بازاڕەکە دەکات. ئەگەرچی قازانجی ئەو ڕۆژانە لە 20,000 زیاتر نییە بەڵام ئەو کارەکەی خۆش دەوێت. بەخۆی 10 ساڵم لێرە ئیش دەکەم. یەک کۆمەڵ منداڵمان هەیە بەخۆ بە چیژم ساعبێتیمە 7 منداڵی هەیە. ئەگا من نەبم هیچ نییە ئیشکەم بخۆن ڕۆژانەکە ئیش دەکەم دەبم لە مەسرفی منداڵە. وەڵا لە سبەینا ساعت 6 دێمەتە 12 جار وایە 10 جار وایە 15 جار وایە 5. بازاڕی پیرەژنانی شاری هەولێر بۆتە سەرچاوەی پەیداکردنی بژێوی ژیان بۆ ژمارەیەک خێزانی کەم دەرامەت و کرێنشین. جیاوازی ئەو بازاڕێژ ئەوەیە زۆرینەی فرۆشیارەکانی ئافرەتی بەتەمەنن. بازاڕەکە جگە لە کڕین و فرۆشتن پڕە لە چیرۆکی ئەو ژنانەی بە ناچاری کار دەکەن و کەم دەرامەتی بەرۆکی ژیانی گرتوون. هەریەک لەو ژنانش چیرۆکی تایبەت بە خۆیان هەیە. بازاڕی پیرەژنان دەکەوێتە گەڕەکی تەیراوەی شاری هەولێر و فرۆشیارانی ئەو بازاڕە تەنها ژنن و ژمارەی ئەو ژنانش زیاتر لە 100 کەس دەبێت. خونچە سادقیش ماوەی زیاتر لە 30 ساڵە هەمان کاری نەسرین دەکات. خونچە ئەو لە ماڵەکەیدا کاری کڕین و فرۆشتنی بەزێڕەوە کردووە. بەڵام ئاوارەی بوون دەبێتە هۆی لە دەستدانی ئەو کارەی. بۆیە بە ناچاری ڕووی لە بازاڕی پیرەژنان کردووە چونکە ئەو دەڵێت ناتوانێت بێکار بێت. ئەمە لە مێژە لێرەینە 3-4 ساڵە لە بناو دیوارەینە. ئەمن وەختی خۆ لە ماری خۆم زێڕم دەفرۆشت. کاسبیم دەکرد لۆریم هەبوو دەچوین بارمان دەهینا لە بەغدایە لە دهۆچێ لە زاخۆی عەشیامان دەهینا لێرە دەمان فرۆش لێرە دەمان بردەوێ لەوێ دەمان هینایێرە هەتە لەسەر تاقەت بووی.
ئەمە کاسبی مار و منداری خۆمان بەخێو کرد هەتا ئەلحان ئێستاش یەکەتینەوە. جموجۆڵی لە بازاری پیرەژنانی شاری هەولێر بەردەوامی هەیە و قەیرانی دارایی هیچ کاریگەریەکی نەکردوتە سەر ئەم بازارە. وەک فرۆشیاران باسییان کرد تەنها خەمی ئەوان ئەوەیە لەگەڵ هاتنی وەرزی نوێ و سەرما و سۆڵە بازارەکەیان ڕوو لە کزی دەکات و لەگەڵ دەستپێکی وەرزی زستانیش دادەخرێت و لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی بەهار دەکرێتەوە. شێماجاف NRT هەولێر. وڵاتی ئوردون لە ڕووی کەرتی تەندروستیەوە بە یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکان دادەنرێت. سەرۆکی کۆمەڵی نەخۆشخانەکانی وڵاتەش ڕێگەیان لە ماوەی ڕابردوودا وەزیری تەندروستی هەرێمی کوردستان سەردانی وڵاتەکانی کردووە و ڕێکەوتون هاوکاری هەرێم بکەن لە ڕووی تەندروستیەوە. لە دە ساڵی ڕابردوودا وڵاتی ئوردن لە بواری تەندروستی پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بە جۆرێک لە ئێستادا بە پێنجەم وڵاتدا دەندرێت لە هەموو جیهان. ئەمەش وای کردووە کە بۆ چارەسەری تەندروستی هاوڵاتیان لە زۆربەی وڵاتان ڕوو لە ئوردن بکەن و لە هەرێمی کوردستانیشەوە بەدەیان هاوڵاتی ڕوویان لەو وڵاتە کردووە. عراقي هاتين كردستاني مش دهوك بعلاج تشافا فيش كامل جالمات عمليات هذا بكابي خدي فيرا اجهزه متطور تريت يعني باش تريت فيرا سەبارەت بە پەیوەندەکانی وڵاتی ئوردن لەگەڵ هەرێمی کوردستان لە بواری پزیشکی و چۆنیەتی هاوکاریکردنی هەرێم سەرۆکی کۆمەڵی نەخۆشخانەکانی ئوردن ئاشکرای دەکات لە ماوەی ڕابردوودا وەزیری تەندروستی هەرێم سەردانی ئوردنی کردووە و بڕیاردراوە حکوومەتی ئوردن هاوکاری هەرێم بکات و لە ئێستاشدا هەشتا نەخۆشی هەرێم لە ڕێگەی نەخۆشخانەی حسێنی شێرپەنجەوە چارەسەر دەکرێن و بەشێکیش لەو نەخۆشانە تەندروستیان بەرەو باشتر چووە. برئاسة وزير الصحة في إقليم كردستان العراق لەسەر داواتی فەرمی کۆمەڵی نەخۆشخانەکانی ئوردن وەفدێکی هەرێم بە سەرۆکایەتی وەزیری تەندروستی لە هەرێمی کوردستان سەردانی ئوردنی کرد و چاوی بە سەرۆک وەزیران و چەندین بەرپرسی وڵات کەوت و زۆربەی نەخۆشخانەکانی بەسەر کردەوە. هەروەها ئێمە سەردانی هەرێمی کوردستانمان کرد و ڕێکەوتنێکمان ئیمزا کرد لە بواری تەندروستی و چارەسەری نەخۆشی و هەروەها ڕاهێنانی کارمەندانی تەندروستی لە هەموو ئاستێک. علاقات متعددة الجوانب. یەکێک لە پزیشکە پسپۆر و ناودارەکانی وڵاتی ئوردن دکتۆر یوسف قسووسە ئەو لە ڕێگای NRTەوە نهێنی پێشکەوتنی وڵاتی ئوردن لە بواری تەندروستی ئاشکرا دەکات. ومصداقية طبيبنا الأردني نهێنی بەرەو پێشچوونی کەری تەندروستی لە ئوردن متمانەت دکتۆرەکان و توانایان و پسپۆڕیان لە کارەکەیان لەلایەن دکتۆری پێشکەوتوو لە دەرەوە و هەروەها هاوسەنگیان و لە بەرچاوگرتنی بواری مرۆڤایەتی و هەوڵدان بۆ بەرزکردنەوەی ئاستی تەندروستیان. وڵاتی ئوردن یەکێکە لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان لە بواری تەندروستی ئەمەش وای کردووە ساڵانە هاوڵاتیشی زۆر لە هەموو جیهان ڕوو لە ئوردن بکەن بۆ چارەسەری پزیشکی. بەڵام ئەوەی پرسیارە لای هاوڵاتیانی ئێمە ئەوەیە بۆچی تا ئێستا کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بەو شێوەیە ماوەتەوە و نەبووتە جێگای متمانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە عەمانی پایتەختی ئوردنەوە کاوە عەبدوڵقادر NRT. لا کۆتاییدا گرنگترین ناونیشانەکان پێکدادانی نێوان چەکدارانی داعش و هێزەکان یەپەکە لە کۆبانێ بەردەوام و وەزارەتی بەرگری ئەمریکاش دەڵێ هێرشە ئاسمانەکان بەتەنها بەس نین بۆ ڕزگارکردنی کۆبانێ و وەستاندنی داعش. دژی هەڵوێستی تورکیا بەرامبەر هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانێ لا بەشێک لە شارەکانی باکووری کوردستان خۆپشاندان ئەنجام دراوە. تا ئێستاش زیاد لە 20 خۆپشان دەرکوژراون. ئەو ماوەیە کۆتایی هات کە عەبادی دیاری کردبوو بۆ ناردنی بوجێ هەرێم و سادی ئەحمەد پیرەش دەڵێت لە چەند ڕۆژی داهاتوودا بەغدا موچەی 2 مانگ دەنێرێت. هەواڵەکانتان پێشکەش کرا شاد و کامەران بن.